لەسەر ڕووداوەکانی سووریا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مەیسەم مورادی توێژەری سیاسی. کاک مەیسەم سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمان. کاک مەیسەم لە بەرنامەکانی پێشووتردا تۆ دەدوت کورد دەبێت لە گەڕەکەکانی حەلەب لەوێ بەرگری بکە. کورد بەرگری کرد و تیرۆرستان چەتە و میلیشیاکان توانیانە و گەڕەکانە دەست بەسەردا بگرن. بەڵام ئێستا وا پێدەچێ ئەمان بەنیاز نەبن تەنە ئەو شوێنانە داگیر بکەن کە بە قەولی خۆیان ناوچە عەرەب نشینن. وا پێدەچێ بەنیاز بن تا ڕۆژهەڵاتی فوراتیش بڕۆن، نەک تەنە ڕۆژ ئاوای فورات. چی دەخوێنیتەوە لەم دەستدرێژیانی ئەم دوو سێ ڕۆژە؟ ڕێز کاک ڕانکۆ ئەم کاتەوە کاتێکتان باش. ئەوەی کە لە حەلەب ڕوویدا دیار بوو کە واقعەتەکە ئەوەیە کە دەبوو لە حەلەبا گفتوگۆی خۆیان بکەن. وتم کە جارانی پێشوش کە باسم لێ کردووە هەموو کاتێک شەڕی سیاسی و شەڕی سەربازی کورد لە حەلەبا بکرێت. واژ نەبووە کە بۆ ئاسانیە ئەو هێزانە بتوان دەست بەسەر و ناوچانەدا بگرن. لێک تێگەیشتن دروست بووە، تەنانەتەوەی کە ئێستاش هەیە لێک تێگەیشتن دروست بووە لە دوێنێەوە لە چەند ڕۆژ پێشەوە لێک تێگەیشتنێکە بۆ بۆی کە هێزەکانی هەسەدە بکشێنەوە لە چەند ناوچەیە کە بەتایبەت لە دوای ڕوخانی بەشارە سەد هێزەکانی هەسەدە ڕۆشتنە ئەو ناوچانێک کە کاتە بەشی ڕۆژاوای ڕۆباری فورات. لەم لێک تێگەیشتنە بڕیار وا بووە کە هەسەدە لەوێ نەمێنێت، پاشەکشە بکات بێتەوە بۆ ناو ڕۆژاوای کوردستان. ئەوکات گرێسپی و سرەکانی مامەڵەی لەسەر کرابوواتە هەسەدە و ناوچانە چۆڵ بکات، گرێسپی و سرەکانی بدرێتەوە بە کوردەکان، ئەو هێزانەی کە نزیک لە تورکێن و تورکیە کە لەوێ بوونی هەیە لەوێ نەمێنێت. بەڵام لە کۆتاییدا ئەم ڕێکەوتنە نەڕۆشتوتە بوالی جێبەجێکردنەوە. تورکیە ڕێگەی نەداوە و توێتێکیان باوەڕی وابووە کە بە ئەو هێزانەی کە هەیەی لە سووریە دەسوانێت کە پاشەکشە بە هەسەدە بکات وەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرێت. بابەتەکە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین لێکچوونێک هەیە لە نێوان ئەم هێرشە کە ئێستا بۆ سەر کورد دەکرێت و هاوکات ئەو هێرشەی کە بۆ سەر دروزەکان دەکرا وەکو تاکتیک بەکاری دێنن. ئەویش ئەوەیە بەکارهێنانی هۆزە عەرەبیەکان کە لە ژێر دەسەڵاتی بۆ نمونە هەسەدەدان، یان ئەو کاتی کە لە ژێر لەگەڵ دروزەکاندا بوون. ئەم تاکتیکە ئێستا ژێمە دەبینینەوە کە بەکاری دێنن. باشە کاک مەیسەم، ینی چیان دەست دەکەوێت بەوە؟ ینی دایانەوەی خۆیان زۆر شەڕ نەکەن لە ڕێگەی هێزە عەرەبیانەوە، وەکو دەڵێ هێزەکانی سووریای دیموکرات جۆرێک لەوەی شپرزەی تیاندا دروست بکەن، هەڵوەشانەوە تیاندا دروست بکەن، دەتوانن بە مامانجە بکەن؟ واقعەتەکە ئەوەیە کاک ڕانکۆ، ئەگەر چاو لە کەلتوری ئەو ناوچەیە بکەین، ئەو هۆزانەکە ئێستا لەگەڵ هەسەدەدان پێشووتر لەگەڵ بەشارە سەددا بوون و ئێستا بەشێکیان ئەیانەوەی لەگەڵ ئەحمەد شەرعا بن. کۆمەڵێک خەڵک و خێڵ و هۆزن کە عەرەبی بەدەویان پێ دەڵێن، ئەوەی کە بە دەشتەکی ناسیێنراون کە بەرژەوەندیان لە هەر کوێوە جێبەجێ بکرێت دەکەون لەگەڵ ئەو لایەنانەدا. بۆشیان گرنگ نیە. بەشێکیشیان بەڕاستی ئەوانەیە کە لە دێرە زوورا بوون، کاتی خۆی یارمەتی دەری داعەشیش بوون. بۆیە ئەم گروپانە کە وڵاتێکی تر لایەنێکی تر پێشنیاری زۆرترە خاتە بەردەستیان، زۆر ئاسانە بۆیان کە هەڵبگەڕێنەوە بۆ نمونە لە هەسەدە. مەبدەئی نین، تێڕوانینێکی وەهایان نیەوە. واقعەتەکە ئەوەیە کە دیدی ئەو گروپانە لەگەڵ هەسەدەدا یەک ناگرێتەوە. هەسەدە هێزێکە کە باوە باس لە دیموکراسی دەکا، باس لە پرسی ژنان دەکا، باس لە خۆبەڕێوەبەریەکی دیموکراتیک دەکا. بەڵام ئەو هێزانیان ئەو هۆزانێکی ئێمە چاوێن لەکەین بە دروشمی ئەڵڵاو بەروتن هێرش دەکەنەوە سەر هەسەدە کە ساڵانێکی زۆرە لە ئەو ناوچانەی یارمەتیانی داوە، پارەی پێداون بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە کێش و گرفتەکان، پەیوەست نەبن بە لایەنگەری دیکەوە. کەواتە ئەمەوێ بڵێم کە لەم کاتەدا ئەم تاکتیکە کە لەگەڵ دروزەکانە بەکاریان هێنا، ئێستا شاوکات لەگەڵ کووردا بەکاری دێنن. بابەتێکی دیکە ئەوەیە کە بەکارهێنانی ئەو هۆزە عەرەبیانە لەو ناوچانە لە دژی کوردەکان، ڕاپەڕینی ئەو هۆزانە لە دژی کوردەکان وا دەکات کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ نمونە ئەمریکا، فەڕەنسا ئەوانە نێنە سەرخەت و پێیان وابێت کە ئەمە ئەو خەڵکەی کە لە ژێر دەسەڵاتی هەسەدەدان پێیان وایە کە باشترە کە بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی سووریە ئەحمەد شەر. بۆیە پاڵپشتی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ هەسەدە لە بەرابەری ئەو هۆزانەدا سنووردارە، ناتوان زۆر یارمەتی دەری بن، برەوەی کە پیان وایە دەبێتە هۆی شڕێکی ناوخۆیی لە ناو سوورێداوە هەموو ئەو ئاسایش و سەقامگیری سووریە تێک دەچێت. لە ئێستادا ئەم تاکتیکەش لە بەرابەر هەسەدەدا بەکاردێت
ئەحمەد شێرع و تورکیا خەریکن ئەم تاکتیکە بەکاردێن بەڵام من پێم وانییە کە بتوانن سەرکەون لەبەرەوەی کە ئەگەر لە حەلەب کورد نەیویست شەڕ بکات بۆ چەند فاکتەری جیاواز دەگەڕایەوە باڵانسی هێز دەگەڕایەوە کورد لەوێ گەمارۆ درابوو بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین لە نزیک دێرە زوور و ڕقە و تەبقە و ئەو ناوچانە کورد پشتی بە ڕۆژاوای کوردستانەوەیە لەوێ ساڵانێکی زۆرە لەوێ بوونی هەبووە پۆشتە و پەرداختەترە و باشترە توانێت بەرگیری بکات هەر ئەوەشە کە ئێمە دەیبینین کە باشە ئەگەر بەراوردێکی ئەم شەڕە بکەین ئەم هێرشە بکەین لەگەڵ حەلەبدا تێچووی هێزەکانی نزیک لە ئەحمەد شەرع و ئەو هۆزانە زۆر لەسەرێ بووە واتە ئەمێ بڵێم کە خەڵکێکی زۆر لێیان کوژراوە نیان توانیوە زۆر بێنە پێشیشەوە بەهبە لەبەر چاوگرتنەوەی کە هەسەدە لە نۆبەرەوە خەریکە شەڕ دەکا ئێستا باشە کاک میسەم ئەگەرچی درەنگ و زوو ئەگەرچی کوژراوی زۆریان هەیە بەڵام ئەوان کە هێزەکەی هەندێکیانەر سووریش نین ینی ئیگۆر و خەڵکی وڵاتانی دیکە و چەتە و میلیشیان بە پاراندیکان ئەم کارانە دەکەنەوە تیرۆریستن ینی کوشتنی ئەمانە ڕەنگە کوشتنی ژمارە بێ قسەکە لەسەر ئەوەیە ینی درەنگ و زوو دەست بەسەر هەندێک ناوچەدا بگرن ئەمانە لەکوێ دەوەستن ینی بۆ نمونە گەر دەست بەسەر ڕقەدا بگرن ئەی کەمپی هۆڵچی بەسەردێ ئەو داشانی لەو کەمپەدا سزنن چیان بەسەردێ کۆمەڵگەی نێودوڵەتی هەروە چاوەڕێ دەکا ینی قۆناغ بە قۆناغەم ناوچانە بگرن و هەر بڵێ ئیدانەی دەکەین هەندێک جار ناڵە ئیدانەشی دەکەین لە ڕاستیدا من دەمەوێت لە ڕێگەی کەناڵی کورتسات نیوزەوە پەیامێک بڵاو بکەمەوە هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و باز لەوە بکەم کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئەوەی کە ئێستا لە ئارادایە دەست بە سەرداگرتنی ئەو کەمپانەی کە بنەماڵی داعشی تێدایە دەتوانێت نەک تەنیا مەترسیەک بێت بۆ سەر کوردستان باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و بە شێوەی کشتی هەموو کوردستان دەتوانێت مەترسیەک بێ بۆ سەر ئاشتی و سەقامگیری نێودەوڵەتیش وی لەم ئاراستەیەدا هیوادارم کە هێزەکانی سووریای دیموکراتیک ڕوو لە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر بە زمانێکی شەفاف و ڕوون باز لێ بکەن و بانگەوازێک بڵاو بکەنەوە بۆ ئەوەی کە بەرەو پێشچوونی ئەم هێزانە دەتوانێت کە ئاسایش و سەقامگیری و کەمپانە بخاتە مەترسیەوە و دەرگای ئەو کەمپانە بکرێتەوە کردنەوەی دەرگای ئەو کەمپانە بەواتای ئەوەیە کە دووبارە کۆمەلگای نێودەوڵەتی ڕوبەڕووی مەترسی داعش دەبێتەوە هەمان داعش کە لە وڵاتانی ئەوروپاییدا لە پایتەختەکانی وڵاتانی ئەوروپاییدا تەقینەوەی دەکرد و ئەمە تەنیا پەیوەست نییە بە ڕۆژاوای کوردستانەوە پەیوەستە بە هەموو کۆمەلگای نێودەوڵەتیەوە واتە ئەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕوونی بیڵێن کە ئاسایش و سەقامگیری کۆمەلگای نێودەوڵەتی بەندە بە ئاسایش و سەقامگیری ئێمەوە ئەگەر ئێمە لێرە نەمێنین ئەو هێزانەی کە پاشخانێکی جیهادیان هەیە پاشخانێکی تێرۆریستیان هەیە ئەگەر بێنە پێشەوە ئەو کەمپانە بگرن دەتوانێت دووبارە ڕۆژهەڵاتی نێوەڕاست 10 ساڵ بگەڕێتەوە دواوە بڕواتەوە قۆناغی کە داعش لە ناوچەکەدا زۆر بەهێز بوو و ئێمەش دەیشی بینین بەڕاستی لە دوێنێ و پێرێوە داعش شانە نووسوەکانی داعش خەریکی جموجۆڵکردن و هەسەدە زۆر بە شێوەیەکی قارەمانانە خەریکە بەرگری دەکات پاشەکشیان پێ دەکات بەڵێ بێگومان ئەو هێزانە هەرچی بێنە پێشەوە ئەگەر هەرچی ڕێگیان پێ بدرێت وەژێر لەژێر ناوی ئەوەدا کە ئەمانە هۆزگەلێکن کە لەو ناوچانە بوونیان هەیە کە تاکتیکێکە بەکارتێ ئەتوانێت سەقامگیری ناوچەکە تێک بدات کاک میسەم بەڵام ئێمە دەبینین خۆ کۆمەڵگەی نێودوڵەتیش پشتیوانی کە لە ئەحمەد شەرع دەکا محەممەد جۆلانی خۆمار هاوڕێ و برادری ئەو داشانەیە کە لە کەمپی هۆڵدان لە کەمپەکانی دیکەدا دەست بەسەرن یان هێز ناکەی جۆرێک لە هاوسۆزیانەیە ئەمانە خەباتیان کردووەکو تیرۆریستێک بەیەکەوە کە دەڵێم خەبات ینی جەنگاون لەیەک بەرەداوەکو تیرۆریست وەکو هاوفکری یەکتر ئێستامان لە دەسەڵاتدان و ئەوان لە سجندان پێدوانیەمانە هاوسۆزی یەکترن ینی بۆ ئەحمەد شەرع زۆر گرنگ نییە گەرەمانە بەرببن یان بەرەڵا بکرێن یان بە قەولی خۆیان ڕەنگە ئازادبوون بێ بەنسبەت ئەحمەد شەرعەوە بۆ تیرۆریستانە بێگومان کەڕوانینی ئەحمەد شەرع و هێزەکانی ئەحمەد شەرع هەمان ئاراستەیەوە ئەوان پێیان وایە کە تەنانەت ئەوان ئێستا ئەم هێرشانە کە دەیکەن جالەوەی کە یانەوێ ناوچەی استراتێژیک بگرن بەدەستەوە کە دەمەوێت لەسەر ئەوە باس بکەین کاکڕانکۆ بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە کە ئەوان پێیان وایە کە دەبێت ئەو هێزە تێرۆریستانە ئەوانەی کە داعشین لە کەمپەکاندان ئازادیان بکەن لەبەر ئەوەی کە بیانەوێت شەرعیەتی ناوخۆیی بۆ خۆیان بکڕنەوە بڵێن کە ئەو ئێمە بووین کە توانیمان هەموو هێزەکان کۆ بکەینەوە یان ئەحمەد شەرع وا بە جەماوەری خۆی بڵێ بەڵام پێم وانییە کە بەو ئاسانیەش بێت ئەوەی کە ڕوودەدات لە سووریەدا ئەگەر پێشی پێنەگیردرێت بێگومان دەتوانێت کە ببێ بە مەترسی بۆ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی و دووبارە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بباتەوە قۆناغێک کە دەبێت
یەکگرت و یەک دروست بکرێت لە شەڕ لە دژی تێرۆر و دژی داعشدا. باشە. ئەمەی کە ئێستا ڕوو دەدات ئەگەر بمەوێت لەسەر ئەو بابەتەی کە ئاماژەم پێدا باسی لێ بکەم، پێدەچێت کە ڕێککەوتنێکە بێ لێک تێگەیشتنێکە بێ لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و هەسەد ئەحمەد شەرعدا بۆ ئەوەی کە سنوورەکە دیاری بکرێتەوە تا سنووری بەڕێوەبەری ئیدارەی خۆسەر تاکو کوێ بێت و باز دەوەش دەکرێت کە ئەم ڕۆژەنەڕاڵ مەزلوم عەبدی بڕیارە بڕاتە دەمشق و لەگەڵ ئەحمەد شەرع تاوتێ و بابەتە بکات و هاوکات تۆمباراکیش لە کۆبوونەوەکەدا بوونی هەبێت. بەڵام ئەو سنوورە کە بڕیارە دیاری بکرێت یان ئەوەی کە لێک تێگەیشتنی لەسەر دروستکراوە ئەتوانێت کە تەشەنە بکات و مەترسی دروستکراوەکەوەی کە ئێستا هەیە کە من ئەگەر چاو لە ڕووداوەکانی سووریا دەکەم لە ئێستادا ئەو هێزانە دەیانەوێت دەست ببن بۆ کۆبانی، یانە ئەیانەوێت کە سنووری نێوان کۆبانی و حەسەکە بە هەموو شێوەیەک ئەو ڕێڕەوە بگرن کە پێم وایە گەر هەڵە بکاتە ڕێگەی M4 ئەو ڕێگەیە بگرن بۆی کە کۆبانی وەکو دۆرگەیەکی لێبێت لەسەرەوە تورکیا لەم لاوە هێزەکانی سەر بە ئەحمەد شەرع لە منبیژ و ئەو ناوچە بێگومان و هاوکاتیش لە گرێسپی و سەرەکانیوە کە تورکیا و هێزەکانی دیکەی لێیە گەماڕۆی کۆبانێ بدەن. ئەمە ئەتوانێت مەترسیەکی زۆر گەورە دروستکات و هەرە و بانگەوازش کە هێزەکانی سووریای دیموکراتیک بڵاویان کردووەتەوە لە سەر ئەوەی کە ئەبێ خەڵکی ڕۆژاوای کوردستان ئامادە بن چەک هەڵبگرن بانگەوازێکی بەجێیە لەبەرەوەی کە پیان وایە کە ئەتوان ئەم هێزانە هیچ پابند نین بە ڕێککەوتن هیچ بنەمایەک و یاسایەک لە بەرچاو ناگرن ئەتوانن کە درێژە بە هێرشەکانیان بدەن و مەتوانێت مەترسی دروستکە بۆ سەر کورد. وتم کێشەکە لەوەدایە کە ئێستا حەسەدە لە نۆ بەرەدا لە شەڕدایە ئەگەر چاو لە نەخشەکە بکەیت هەر لە دێرە زور و نزیکی بوو کەمالەوە لەسەر سنووری عێراق لە قائمەوە هەتاکو دەڕواتە منبج هەسەدە لە شەڕدایە لە نۆ بەرەدا لە شەڕدایە و ئەمە کارێکی ئاسان نییە بەڕاستی ئەو هێزانە پاڵپشتی نێودەوڵەتیان هەیە ئەو هێزانە شانە نووسەکانی داعش یارمەتیان دەدا هۆزەکانی ئەو ناوچانە یارمەتیان دەدەن لە دژی هەسەدە بەڵام واقعێتەکە ئەوەیە کە هەسەدە توانیوێتی بەباشی بەرگری بکات و نەهێڵت ئەو هێزانە زۆر بێنە پێشەوە هەرچەند کە لە چەند ناوچەیەکە لە دوێنەوە کە باسی لێک لێ وەکو تەبقە و ئەو ناوچانە کە من پێم وایە کە ئەوە لێک تێگەیشتن بووە چونکە شەڕ لەوێنە زۆر ڕووی نەداوە. ینی پێ دوایەوەی کە تا ئێسەر ڕوو دەدا هەر لە چوارچێوەی لێک تێگەیشتنەکاندایە ئەیە سەدام هەموو بەیاننامەیە چیە دەری دەکات دەڵێ بە بڵێن ڕێککەوتنەکانیان شکاندووە پابند نەبوون بە ڕێککەوتنەکانەوە بەرگری دەکەین ئەنێمە پێ دوایە لە چوارچێوەی ڕێککەوتندایم شەڕانی ڕوو دەدەن. نا بەشێکی لەبەرەوەی کە ئەم لەم ماوەیەدا قەرار وا بوو کە هەسەدە لە بەشێکی ڕۆژاوای ڕووباری فرات بکشێتەوە دێرحافر و ئەو ناوچانە لەبەر ئەوەی کە تێڕوانینەکەیان ئەوە بوو کە ئەگەر ئەم لێک تێگەیشتنە دروست بکرێت دەتوانن کە پێش بە شەڕ بگرن پێش بە هێرش بگرن. وتم تورکیا و قەتەر ئەو دوو وڵاتە ڕێگەیان نەداوە کە ئەم لێک تێگەیشتنانە ببێ بە ڕێککەوتن و واژۆ بکرێت و وتویانە کە دەبێ هێرش ئەنجام بدرێت لەوەدایە کە هەسەدە پێی وایە کە بە هەمان شێوە ئەمانە دەتوان لە داهاتوشدا لە ڕۆژانی داهاتوشدا مەترسی بۆ کۆی ڕۆژاوای کوردستان دروستکەن و بۆ نمونە لە کۆبانێ کە ئەیانەوێت کە ئەیان هەوێت کە لە کۆبانێ مەترسی دروستکەن. کێشەکە ئەوەیە کاک ڕانکۆ لە ساڵی 1960 بم دێوە ئەو پشتێندەی عەرەبیە کە لە سووریا هاتن دروستی بکەن کە ڕۆژاوای کوردستانی گرتەوە بەشێکی زۆری دێمۆگرافی ڕۆژاوای کوردستان تێک چووە نزیک لە حەسەکە نزیک پارێزگای حەسەکە بڕێک هۆز و هۆزی عەرەبی تێدایە هاوکات لە کۆبانی تێدایەتی کە ئەم هۆزانە ئەگەری هەیە کە هەڵگەڕێنەوە لە هەسەدە و لە دژی هەسەدە شەڕ بکەن وێ هەسەدە زۆر بە وریایی و مامەڵی لەگەڵ دەکات و بانگەوازەکەی ڕوو لە خەڵکی ڕۆژاوای کوردستانە ڕوو لە کوردەکانە کە دەڵێت کە دەبێ ئامادەکاریمان هەبێت بۆ هەر سێناریویە ئەگەریە ڕوو بدات چون ئەم ئەزمونەمان لە دێرە زور بینیوە لە ناوچەکانی دیکەش بینیوە کە ئەو هۆزانە هەڵگەڕاونەتەوە لە هەسەدە. کاک مەیسەم پێ دوایە کۆمەڵگەی نێودوڵەتی بە تایبەت مانوێل ماکرۆن ینی دوێنێ سەرۆکی فەرەنسا ڕاستە و خواتە سەرخەت داوای لە ئەحمەد شەرع کرد قسەی لەگەڵا کرد و توێت هێرش بەسەر کوردەکان ڕابگرە پێ دوایە هەر لە چوارچێوەی تەلەفۆنات و ئەوە دەمێنێتەوە تۆمباراک لەسەر خەتە هەرچەندە بەر لە بەڵێن ئەم گفتوگوێمان پێکەوە ڕامی عەبدوڕەحمان میوانی بەرنامەکە بوو لەگەڵم پێکەوە گفتوگۆمان کرد ینی ئەو پێی وایە تۆمباراکیش بۆ ئەحمەد شەرع دەکا و زۆر بەتوندی قسێ لەسەر کرد دەیوت تۆمباراک تەنها ئەوە دەکا کە ئەحمەد شەرع وەکو پاڵەوانێک بناسێنێ و بەلایەوە گرنگ نییە کورد و دروز و پێکاتەکانی دیکەیش بەلاوە گرنگ نییە. پێ دوایە تۆمبارەک ئەم ڕۆڵە دەژێڕێ و ئەمریکا
هەموو سیاسەتی خۆی لە تۆمبارەکەەوە دادەڕێژێ لەم ناوچێ؟ نام پێم وانە کە ئەمریکایەکان بەو جۆرە هەڵسوکەوت بکەن لە ناو ئیدارەی ئەمریکاشدا تەنانەت لە ناو خودی کۆماریەکانیشدا پێم وایە کە دوولایەنی هەیە چەند بەرە هەیە بە شێوەی گشتی لە ناو ئیدارەی دۆناڵد ترامپە چەند بەرە هەیە بۆ نمونە لێنزی گراهام یەکێک لەو سێناتۆرانە بووە کە بە فەرمی باسی لێ کردووە کە دەبێ پاڵپشتی کورد بکرێت وە یارمەتی کورد بدرێت بەڵام بەشێکی دیکە لە ئەمریکیەکان تێڕوانینێکی دیکەیان هەیە واقعەتەکە ئەوەیەکە تۆمبارەك دەیهەوێت کە بە ئەمریکا بە دۆناڵد ترامپ بڵێت کە من دەتوانم کە دۆخی سووریە کۆنتترۆل بکەم دەتوانم کە سەقامگیری بۆ سووریە دابین کەم بۆ بەشێک لەم سەقامگیریش ئەو لەو ئاراستەیەدا دەیبینێت کە حکوومەتی ناوەندی واتە ئەحمەد شەرع بتوانێت زۆرینەی ناوچەکانی سووریە بەدەستەوە بگرێت و ئەمە بکا بە کارتێک وەکو جۆرێک باسی لێ بکات کە سەرکەوتن بۆ خۆی پێناسەی بکات لە ئیدارەی دۆناڵد ترامپدا بابەتێکە ئەوەیە کە هەسەدە ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی هەسەدەدایە ژێرخانی ئابووری سووریە لەو ناوچانەدایە ئەگەر چ بە نەوت و گازەوە بگرێت چ بە گەنم و جووەوە باسی لێ بکەین تۆمبارەك پێی وایە کە ئەگەر ئەحمەد شەرع نەتوانێت بۆ نمونە ئەیستەکە لە دێرە زۆر کە لە دوای ڕوخانی بەشارە سەدەوە هەسەدە توانی زۆر کێڵگەی نەوتی و گازی بگرێت ئەو کێڵگە نەوتی و گازیانە لەم چوارچەوەی لێک تێگەیشتە بدرێتەوە بە ئەحمەد شەرع بۆ ئەوەی کە ئەحمەد شەرعش بتوانێت کە بۆ نمونە ئابووری ئەو وڵاتە هەڵستێنێتەوە یا بتوانێت کە سووریە تووشی ئەم قەیرانانە کە تووشی وەلەی دەرباز بێ بەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە. کاک مەیسەم پێت وایە کورد لە ڕۆژهەڵاتی فرات لەو ناوچانە دەمێنێتەوە و زۆرێک لە خۆبەڕێوبەری دەبێ یانەوەی کە شەرع وەکو زۆرێک لە بڵین خەڵات وەکو دیاری بەخشێ بە کۆرە و مەرسومەی کە دەری کرد زمان و نەزانم خوێندن و ئەم بابەتانە مافە سەرەتاییانە ینی پێت وایە کامیان لە واقعەوە نزیکە خۆبەڕێوبەری لە ڕۆژهەڵاتی فرات یانەوەی نا سووریا لێ ناگەڕێ و داوای یەکپارچەیی خاکی سووریا و یەک هێزی و یەک سوپایی دەکا بە قەولی خۆیان. ئەوەی کە ئەحمەد شەرع دوێنێ مەرسومەکەی واژۆکردن لە پەڕێ خۆشمان لە فەیسبووکان نووسیم کە ئەحمەد شەرع ئەمەی کە کردوویەتی ئەتوانێ وەکو بیانوویەک بێت بۆ ئەوەی کە باز لەوە بکات کە من مافی کوردم داوە چیتر پێویست نییە هەسەدە چەکی بەدەستەوە بمێنێت بێگومان تێڕوانینی ئەحمەد شەرع و هەموو ئەو هێز و گروپانە ئەوەیە کە دەست بەسەر هەموو سوورێدا بگرن و بتوانن بۆ نمونە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی گشتی کۆنتترۆل بکەن و ئەوان لەو ئاراستەیەدا چاوی لێتەکەن بەڵام ئایا بۆیان دەرچێتە سەر ئایا توانایی ئەویانە هەیە من گومانم لەوەدا هەیە کە بتوانن ئەوە جێبەجێ بکەن لەبەرەوەی کە قۆناغەکە مادامێک کە دەبێتە شەڕی حکوومەت و دوودانە هێزی چەکدا لە ناوخۆی سووریەدا ئەتوانێت ئەمە تەشەنە بکات بابەتەکە بەتەنیا بە ڕۆژاوای کوردستانەوە نامێنێتەوە بابەتەکە دەتوانێت بڕواتە تەرتوس و لازەقیە شیعەکان لەوێنە هەستنەوە دەتوانێت دروزەکان زیاتر ئەوانیشان بدرێن بۆ ئەوەی کە بەرەو پێشچوونی زیاتریان هەبێت و هاوکات ئەوەش دروزەکان و شیعەکانی تەرتوس و لازقیە لە بەرچاوی دەگرن کە ئەگەر شتێک بەناوی بەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستان نەمێنێت هێزەکانی ئەحمەد شەرع ئەگەر ئەمڕۆ بەیانی نەبێت ڕۆژێک لە ڕۆژەکان لە داهاتوودا هێرش دەکەنەوە سەر دروزەکان و دووارە دروزەکان قەتڵ و عام دەکەن و جەنایەت لەوێنە دەخولقێنن بۆیە پێویستیە کە هاوکات لەگەڵ ئەوەدا کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان خەریکی بەرگریەکی قارەمانانن لەو ناوچانە لێک تێگەیشتنیان هەبێت لەگەڵ دروزەکاندا لەگەڵ نەتەوەکانی دیکە لە سووریەدا بەشەکانی دیکە وەکو شیعەکان بۆ ئەوەی کە بتوانن هەماهەنگ تر پێکەوە لە بەرابەری ئەم هەڵمەتەی ئەحمەد شەرع و تورکیە و قەتەرە ڕاوەستن من پێم وانییە کە بەم جۆرە بمێنێتەوە ئەگەر درێژەی هەبێت ئەم شەڕ و پێکدادانانە کۆمەلگەی نێودوڵەتیش دێتە سەرخەت و لەوێنەدایەکە ئاراستی ئەم بەریەکەوتنانە ڕوون دەبێتەوە. سپاس دەکەم بەڕێز مەیسەم مورادی توێژەری سیاسی زۆر سپاس بۆ شیکارەکانت بۆ خوێندنەوەکانت سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.